عايشیلان یاری شەرمنم مولدەتێکە لێ دوونم لەسەری سوخۆڕای بۆ ئابووی بە دوژمنم بێوەفای منوێنە سازۆندای وەرەکەنم واز لە باڵات نایەنم و ناهێنم و نایەنم تای لە دنیای ڕۆشنم ناترس سەر دێمەوە نزیک بێتن بریدنم ئەو کاتای تۆ دەبینم دڵارام و هێمنم دڵارام و هێمنم ئەی خەمبار و دڵپەشێوەم ئەوارەی کەش و شێوەیەم بابرینم سارەش بێ لێوە دەبێنە سەر لێوەم دو ساڵە لەو هەولێرە بۆ جوانێک قورد دەپێوەم شێت و شەیدای کردومە هەراز و شەکێرە سێوەم کەی وەگە منداڵی ساوە دەبێ بکەی بەخێوەیەم هەتا ئەو ڕۆژێ دەمرە مشێتی چاوی پەشێوەم ئەگەرت بەبێ حەڵاڵم هەنگاوێکی نابسێوم هەر کاتێکی دەیبینم خەندە دێتە سەر لێوە هزار ماشەڵە جوانە جوانە دوو ساوی ڕابەی ناوێری بێتە دەرێ لە ترسیدایە و بابەی هێقە کراسی دڕایە باستیتی بە قولابەی خۆ ناهێرم بدوێنم دەڕوەوەچی عەسابەی دەڵێم بە قوربانت بم وا دەمرم لەو عەزابەی سینە بێگەرمێ دەلام ئەو خەمەم لە دڵی دابەی یاخود دەچی بوار کوێ بۆ لەگەڵ خۆتم نابەی بۆ هەنگاو کۆیە وا دەڵێم بەو ئادەمەی ئاگەی لە هەنگاوی بێ هیممەتی بیسەعابەی هیممەتی بیسەعابەی ئەی تاقە گوڵێکەمە بوو ئەوی شەمە لە دەستڕۆیی نازانم بۆ لێمە ڕەنجە لێم تۆرە بە بێهۆی لە وڵاتی خەریبیانم دەشیم بە ڕەنجەڕۆی خێرە بێ هەواڵی تۆ لە من دەکەی نامۆیی لە سیندان بەربووە بە یادی هەنگاو کۆی لە دڵەوە خۆشم دەوێ دۆستێکی سەر بەخۆی شوێر بم بۆ هەندەران بەبێ گردیشی ڕۆی بەبێ گردیشی ڕۆی وای دەردم نەجیبە بۆ دەردی من تەبیبە های دەوای دەردم نەجیبە بۆ دەردی من تەبیبە هەزار ماشەڵە جوانە یەکجار جوان و غەریبە خۆش بە ئاڵی ئەو کەسەی ئەو جوانەی لە نسیبە ماچی پیا و نەشەلەکە دەڵێ سیم و سەلیبە دڵدارم خۆشەویستم دڵ بە جوانت معجیبە عەشق و خۆشەویستی تۆ بۆ من غەم و تەعزیبە خۆمت بۆ فیدا دەکەم بەستەنیا تۆ ڕازیبە باشەک بەرن لەداخان سیبەت کار و ڕەقیبە بۆ هەنگاو کۆیە هەرچی دەڵی تەرتیبە ئەو چاوانت ماز دەکەم هەر چاو تێر و سەخیبە بۆ هەنگاو کۆیە دنیا بەوی معجیبە دنیا بەوی معجیبە نایە وڵاتی نەفسایە و واز نەکا غەریبە ئەی وەرە دڵداری من بە دەوا و دەرمانەوە وەرە دڵداری من بە دەوا و دەرمانەوە دڵ
دەردەچێنەی مایە حەوانەوە فرمێکی چاوانی منە فرمێکی چاوانی منە گوڵم ئاسمانەوە باران بە ئاسمانەوە وەگا کۆ هەمیشە کەوتمە نێو زیندانەوە بۆ لە دڵ دەرت کردوم من هاتووم بۆمانەوە بێزار بوومێن دەبژیم گوڵم من بەشانەوە ئێستا کە لە جێی گوڵم با دنیان و ناڵەوە سەرچۆپی هەموو جوانم خەسەر لە ماڵمنەوە بێوەفایی منوێنە دەرمانی دڵم ئەوە هۆری کرد لە دنیا دێ مەحلومە و گڵاهەوە یادی هەنگە کۆیی خۆشەویستی من ئەوە یادی کانگارۆزە ئەو بەندە بەدڵی ئەوە ئینشاڵڵا لەگەڵ هەنگاو بۆ ئێراقی بێنەوە شازی گەعدەت بۆ دەکەم بۆ شێخەکانی کەوە هاوکاری هەمی کەماڵ لەو گۆرانیە بۆ ئەوە ڕەبی لەگەڵ هەنگاوی هەرسێک شادم پێکەوە پایەدار بێ هەڵمەت ئەو بەندەم لەگەڵ ئەوە ئەو نەوارە جوان بگرە زۆر جوانی بەڵاوکەوە بەڵام گۆرانی گوتن ئەو شۆکە دەڵایکەوە ئەو نەوارە بەیادی ئاماژی دەڵێمەوە ئامازم زۆر خۆشتەوێ ئەو کوڕی ڕۆژ و شەوە چاوی بکەوێت بە چاوی من بە شێخەکانیکەوە دەڵێ ڕێکان گردیشی تامەزرۆی ماسیدەوە حەزی لە هەندێک سوعبەت ئەو شۆ دەیکا بەوچەوە هێ من جوانم بۆ لێدا ئەو بەندەم بەدڵی ئەوە هەزار بەندت بۆ دەڵام ئەو بەندەم بۆ بێنەوە پایەدار بێ ئاخی ئەو گۆرانیە بۆ ئەوە بۆ خۆم چەوم نییە هەندێک چەوم بێنەوە ئاگات لە ڕێکان بێ و ماندوو مەعەسێنەوە چەند جوانم نازەنینی جوانی سەر ڕووی زەمینی ئای چەند جوانم نازەنینی جوانی سەر ڕووی زەمینی بەخوایەن دەم خۆش دەوێت چاوم بە سۆ دەبینی دەترسم پێکی نەگەین وەک فەرهاد و شیرینی وەکی مەزنون و لەیلا و وەک مەم و خات و زینی وانەکە بۆ من نەبی دەکەومە ماتەمینی دەمرم سەردەنێ ئەمەوە بەغەمباری و غەمژینی هەزار خۆزگەم بەو کەسەی تۆ دەبی هاوسەرینی دەبێ ئەو ڕۆژەکەی بێ ڕێکان مەبووشی دبینی ئەتۆ بەزلی کوردی یا بەزلی وشینی ڕێکانش بەکری ڕەش و کڵاشی پەڕۆینی بۆ هەنگاو کۆیە مەردی سەر ڕووی زەمینی ئەو چاوانەی ماز دەکەم بەرزە بە قەسەفینی بۆ کارە زەحمەتیا بەندی بەندەی دەبینی هاوکار حەمید هەڤاڵ شایستە یافەرینی چاشی دەڵی گردیشی هونەرمەند و سەنجینی لەگەڵ خۆشەویستەکەت خوایە تاڵی نەبینی خوایە تاڵی نەبینی ئای بەزکەتی کێرە و کێشە دڵ من لە ڕیشە کێشە ئای کە تۆ نەقڵی گەورێزی ئەڵێ مێش دەڵێ مێشە مێشای بە کۆن مێڕاست بە زۆر بر پێدەڕێشە دەکەوێتە پێیان پێیەکی پێداکێشە سەرچۆپی هەموو جوانان سەرچۆپی هەموو جوانان دەستت لە ماڵم کێشە پێم گوداوێ سانت بم وە دڵت لەم منێشە هەزار خۆزگەم بەو کاتەی خۆزگەم زەمانی پێشە لە خۆڕا لە مەتۆڕی دیار بۆ دڵت لێم ئێشە پایەدار بێیانکە و سوکشی دۆستی لە مێشە گردیشی لە قزمەتە تووشی مەکە سەرێشە لە بەچی بووانکە و دڵی لە ڕێکان کێشە ئەو ڕۆکە بۆ دڵم وەڵام بێژێرە و کێشە پایەدار بێ ئاماس ئەمنت بۆ ئەوێ ڕاکێشە ئاگات لە وەسعەبێ با پەیدا نەبێ کێشە با پەیدا نەبێ کێشە
لبالي زوانك راسو كوي قديفة هزار ما شاء الله زوانا يا زوان يا بتعريفة وشي أوليري دلن سلمع يا وظريفة وخوص بين الدنير حزب قوم تايفة وابقى وسبو من بي لما الصوفي وخليفة صار ده 15 سنة نرمان الله يبالفة نبرا وسنجي نمرم فانا ضلي الرصيفة نصهر ناقم لبالي بالي من المقاذفة فضلو جيان خوش دوي نصوز وبعاتفة يا اخوة ويران مالبي هركسي مخالفة بو هنقا وكوية داين اصم بتعريفة او هنقا ومخوش دوي دميني او ارشيفة هاوكار عميد هبال صدان دي وقاذفة بوكار وزعملية داين اصم بعريفة لقال قردي شي ديغم صداي دي وقاذفة صداي دي وقاذفة نمونەی کوردەواری دەردت لە ماڵم شادان پێم گوداوێ زانت مەمار تۆی دەرمانی دەدان جوانی وەک تۆم نەدیوان 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 لە هەولێر و سێبەردان پێم گوداوێ زانت بەم لە ناسیگەتان سەدان بس بەدەستی کوردستان دەرمانە بۆ گشتەردان سەداشتی بێ سەرەنگی وەک مەجنون و بەرادان ڕێزێکی بێپایەنم هەیە بۆ هونەرمەندان ئەو عادەتەم زۆر باشە دڵنادام بەنامەردان من ئامانجەم قبوڵە لە نێو گشت هونەرمەندان ئاگات لە ڕێکەم بێ کاتێک زوود دەکا بەندان هەموو شەروا دەڵێ زۆر عیبازن و پێکان ئەو ڕۆ بە شانازیەوە پێکەوە دەیڵێن بەندان حیسابم لەسەر کردووی وەڵا وەک عەلی کەندان تۆش بڵێ وەک سەردەشتی کردی زوان دەڵێ بەندان Top. قسم بي بخداي تنيا وبشريكا أصديري بختمونم يا أسمعني تاريكا هركس خيانتي لذكرت أخوتي ببريكا أو يكلب من الدين وبرو خانت خريكا يا أنا دوستي جعليتا يا أنا خزمين يزيكا يا شكزاني المردنية هتاخدو أسر فيكا شيدو هاوري باشبو وخوي باشا وملكا بندي توما إلهي روح مهمني يا أخيكا هندم لتو الدوايا نعم سيديكا هركس خيانتي نفقد شوزري سوارو الرشيكا وهنقا وكويا طلعي كورا ملكا بانداي كارو زعمدين ساولا مزياخيكا هاوكار عميد هبال بايا بمزرتيكا لقال قردي شي دايلم كلمة برتاكتيكا كلمة برتاكتيكا جوانان نردد لمالم جواني روعو جانم مفسانا وراستي نرمونياني جواني وقتهم نديوا لشورا واندزاني جواني وقتهم نديوا بوين يسبيل كاني وصفي كويان بو كردوم وصفي كردي وزواني زمعي دسين سفرة بوشال ماسوبي وراني ما شاء الله خوشم دوي لشورا واندزاني مرة خوشم سڵاو لە هەنگا بۆی زۆر جوانن کارەکانی دووبارە بۆ کارۆزە مازەکەم چاوەکانی بۆ ئەوکەر عەمید تەڤاڵ ئاغاینە و ئاغایانی ئەوڕۆ لێرە بۆی دەڵام بانام کەبارگرانی دووبارە بۆ حمەیە غاینە و ئاغایانی لە خزمەت ودا هەما مازەکەم چاوەکانی هەڵگر سەردەشتی تۆ کێبگرە لە ڕێکانی بۆ هەنگاوی بنێرە ئەوڕۆ بەند و گۆرانی دووبارە بۆ ئامانجە ماز
مازەکە چاوەکانی ئامانزم زۆر خۆش دەوێ شانم بۆ سمێڵەکانی دەماوێ کۆچی بگیرم سێر دەخۆم بە یەزدانی لە دووی کۆکم دەگەڕێم ئەمنوا بە گۆرانی دووبارە بۆ ئامانزە سەرکەوتوو بێ لە ژیانی ئۆخەی ئەوە دیتمەوە بە لەهجێکی ئیرانی با بڕژێمە سەربەندان هەر وەک نووری گەرمیانی یا وەکو سەردەشی هەر وەک بابی کەیوانی لەگەڵ ئامانزەیڵێم ئەمن زۆر جار گۆرانی لە ناو شاری هەولێرێ وەزیفەم لە سەرشانی لە مێژە خۆشم دەوێ سوێن دەخۆم بە یەزدانی ئەو عاتەتەم زۆر باشە لە وڵاتی کوردستانی نانی سەر شۆڕی ناخۆم زاخاسان بە گۆرانی گەریەکەیکم قبول بێ سوێن دەخۆم بە یەزدانی ئەمن بە شانازیەوە لەگەڵ یێڕێم گۆرانی یەکێکی وەک ئامانجە دەو پەندانە دەزانی ئەو لە خۆشەویستی بەڕاستی کارەکانی شعرەکانی جوانن ڕێکان زۆر چاک دەزانی دەبێ ئەوڕۆ ئەلێرە دەسوورم بۆ هانی یادی هەنگا کۆیە سەڵاو لە برایەکانی دووبارە بۆ گارۆزە ئاغاینێ و ئاغایانی ئەو کاری عەمد خۆشەویستی زۆرانی ئەو کاری عەمد هەڤاڵ ئاغاینێ و ئاغایانی پایەدار بێنەنگا و ماز دەکەم چاوەکانی پشت و پەنای خۆمە بۆی دەڵێم بە تەرخانی پایەدار بێیانگا و سڵاو لە دۆستەکانی سڵاو لە برایەکانی بۆی و ماڵ و خێزانی سەد سڵاو لە هەستیاری چاوڕەشم بە مەرزانی ئامانجیش لە بۆ دەڵێ ئێستا بەند و گۆرانی ئێستا بەند و گۆرانی بێزارم زۆر بێزارم لەو ژیانەی ئاز دەکەم سەر نێمەوە جێبێڵم مەوجیهانەی بڕۆم بۆ دنیای دیکە نەمێنم لە وێرانەی لە مێژە لە فرێن دەکەم لەو ظروف و دەورانەی شەو ڕۆژە سەرمەستم دانیشتم لە مەیخان بۆ لە داخی برایەدەر و لە داخی ئەو زەمانەی برایەدەر من وانزانی کوڕی ڕۆژی تەنگانەی نەم دەزانی نامەردی دەشتێنی ئەو پەیمانەی نعلەت دەکەم لەو دۆستەی ئەمنیدا بە بێگانەی سوێندم بە پێغەمبەر و بەخوایە میهرەبانەی تا مردن نەفرەت دەکەم لەو دۆستە بێویژدانەی تازە دۆستاتی ناکەم سەریدا لەو ئاسمانەی بۆ ڕێکان گردیشی دانیشتومە لەو شانەی ئەو ڕێکانم خۆش دەوێ واز ناکەم بێگانەی دووبارە بۆ ڕێکانی تاکە لەو کوردستانەی بۆ هەنگە و کۆیە بۆ خۆی و ئەو دۆستانەی والله دڵم خۆشە ئازاد وە لەو زیندانەی دووبارە بۆ هەنگاوی لێک دەدەمە و بەندانەی کارۆزی مام مەحمەدی سڵاو لەو پاڵەوانەی هاوکار حەمید هەڤاڵ وەک شێرە لەو مەیدانەی وەک شێرە لەو مەیدانەی ئەوەی دەڵا ببینم زوانێ ڕۆژیانم مناسە ماشەڵە جوانی نوێنێ خۆشم دەوێی لەدڵەوە دڵم بۆ دەکەژانێ بێوەفای من وێنە باریکەی نەشمیلانێ ئەی دوقرینگەم من دەفڕاندێن لە زۆمی گامێشانێ یەشێ بۆ کەڵان دەڕۆی یەشێ دەسوە کورانێ دەستەڵ ناگرم لە باڵات ئەگەر نەمنێنێنانێ هەر وەکو بەعسەکانیم ئەبزانم زانێتانێ مەطلبم نەفرێکە یاقی چاک دەسانێ هەزار بەندت بۆ دەڵام وەکەڵ دەگرم مەیدانێ ئەوڕۆ لێرە بۆ دەڵام ئەم هەڵمەت ئەوەتانێ حیسابم لەسەر کردووی وەک شێر و پاڵەوانێ بەڵام نازانم هەڵمەت ماوێکە لێم نەڕوانێ ئاگەر لە ڕێەکانی بێ بەخوای تاقی عاسمانێ ئەوە هەر لێرە بۆ دەڵام ڕوبڕوو ئەوەتانێ ئاماژیاقی دەبینی ئۆ تەمەردی مەیدانێ کامل ئەتۆ پەسەندە لە عێراق و ئێرانێ عەزم لێ بۆم دەرکەی پەسەندم لە بۆدانێ ئەو هەر لێرە بۆ دەڵێم ئەتوش
دوو بەندیدانێ بڵێ ڕێکان گردیشی بەندە دوو بەنداندانێ هەڵمەت خۆشەویستیمنا خدا بۆ خۆی دەزانێ مەقسەدی ڕێکان بێ دەیفڕێن تا عاسمانێ ئەگەر بێت و بکەوێ هەتا سبەی نیوڕانێ کەس وەڵا من ناناسێ و هەڵمە زۆر چاک دەزانێ بەڵام نیم سەوان وایە بەخوای تاقی عاسمانێ ماوێ کە بێ هەواڵە ئەسڵە لە من ناڕوانێ ئەو نەوارە یادگاریە لە عێراق بۆ ئێرانێ یان نە لە بۆ نەمسایە یەکسەر بستە ئەڵمانێ یادی هەنگاو کۆیە وەکەڵ دەگرێ مەیدانێ ئاوا کەما و ڕۆژە بوو دەربێتن لە زیندانێ ئەوا گعدەی بۆ بکەین لەگەڵ ئامە زۆتانێ هونەرمەندە باڵایە شێیە ئەوەی نەزانێ من پان ناکەمەوە خدا بۆ خۆی دەزانێ لە دڵەوە خۆشم دەوێ ئۆ تەمەردی مەیدانێ